هێزەکانی رووسیا و بێلاڕووسیا ڕاهێنانێکی سەربازیان لە بێلاڕووسیا ئەنجامدا. گردبوونەوەی 100,000 سەربازی رووسیا نزیک لە سنووری ئۆکرانیا مەترسی داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە دروست کردووە. هەرچەندە رووسیا دەڵێت پلانێکی لەو جۆرەی نییە، بەرپرسانی ئەمریکا گومانیان لەم قسەیە هەیە. ئەو جۆرەی کە هێزەکانیان کۆکردوتەوە و شتەکانیان جۆڵاندووە، ڕوودانی جۆرێک لە کردداری سەربازی بەم زوانە کردوتە ئەگەرێکی بەهێز. ئێمە ئامادەین بۆ کارکردن لە ڕێگەی دیپلۆماسیەوە، بەڵام ئامادەشین لەگەڵ هاوپەیمانەکانماندا وەڵامێکی یەکگرت و کاریگەرمان هەبێت ئەگەر بێت و رووسیا ئەو کارە بکات. ڕۆژی شەممە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین بە تەلەفۆن قسەیان کرد. کۆشکی سپی لە تویتێکدا بەڵێنی سەپاندنی باجێکی قورس و خێرای دژی رووسیادا ئەگەر بێت و ئۆکرانیا داگیر بکات. بەڵام ئەو پەیوەندیە تەلەفۆنیەی بایدن وا دەرناکەوێت گرژیەکانی کەم کرد بێتەوە و ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا هێشتا نیگەرانن. ئەمە دوایین سەرۆکێک نییە کە ئەمریکا دەبێت ئەگەر رووسیا ئۆکراینە داگیر بکات، پەیوەندیەکانی نێوان رووسیا و ئەمریکا بۆ دان ساڵ تێک دەشتێت و هەموو سەرۆکێک سنووردار دەکات کە چۆن کار لەگەڵ رووسیادا بکات. هیوادارم پوتین لەوە تێبگات. لە کاتێکدا کرێملن دەڵێت پلانی داگیرکردنی ئۆکرانیا نیە، وەزارەتی بەرگری رووسیا ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە نیشانیەدا 30 کەشتی سەربازی رووسیا بۆ مەشقکردن باوەکانی ناوچەکەدا بڵاویان پێکراوە. گەشتێکی کورت لە دەریای ئازۆفەوە دەتگەێنێتە سنووری ئۆکرانیا کە کەمێک سەربازی ئۆکرانی دەبینرێن. بەهی شێوەیەک ئەم هێزە بچووکە هاوسەنگ نییە بۆ هێزی زەبەلاحی دەریای رووسیا. ئۆکرانیا ساڵی 2014 بەشێکی زۆری هێزی دەریایی لەدەستدا کاتێک رووسیا بە نایاسایی نیمچە دوورگەی کرایمیایی لکاند بە وڵاتەکەیەوە. ئەمریکا دەڵێت کارمەندانی باڵوێزخانەکەی لە کیێوی پایتەختی ئۆکرانیا کشاندوتەوە و هۆشداری بە ئەمریکیەکان داوە وڵاتەکە جێبهێڵن. کۆشکی سپی تەنانەت ئەو هێزانەشی کشاندوتەوە کە مەشقیان بە هێزەکانی ئۆکرانیا دەکرد و بردوونی بۆ شوێنی دیکە لە ئەوروپا. بۆ ئارەش عەرەبەسادی لە دەنگی ئەمریکا، نامە عەبدوڵڵا.